ئەمڕۆ لە قۆناغی سێمی ناردنە دەورەی بەرکەوتوانی چەکی کیمیایی لەو کۆی 53 بەرکەوتو چەکی کیمیایی کە ساڵی 2019 بۆ 2020 دیاریکرابوون لە کۆی 400 نەخۆش تەنها 53 بەرکەوتو چەکی کیمیایی دیاریکرابوون ئەو بەرکەوتوانی کە بای تەندروستیان خراپەوە بە تەنانەت ئەوانەی کە کێشەی چاویانەیە کێشەی چاندنی گلێنەی چاویانەیە ئەمڕۆ 18 بەرکەوتو چەکی کیمیایی دەنێرێنە دەرەوە و ئەو بە 18 بەرکەوتووە زیاتر لە 15 بەرکەوتویان پێویستیان بە چارەسەری چاندنی چاویان گلێنەی چاویان هەیە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی 2390 بەرکەوتو چەکی کیمیایی لای ئێمە ناوی تۆمار کراوە مانگانە سەردان دەکەن و چارەسەر وەردەگرن بەڵام لە کۆی ئەو ژمارەیە تەنها 428 بەرکەوتو چەکی کیمیایی پێناسی بەرکەوتیان هەیە و ئێمە داوامان کردووە لە وەزارەتی تەندروستی جارێکی تر پێداچوونەوە بە لیستی بەرکەوتوانە بکرێت لە بەرەوەی کۆمەڵی کەس لەو بەرکەوتوانەی کە لای ناوی لە ئێمە تۆمارە مستحق و تا ئێستا هیچی بۆ نەکراوە.